هاوڕێیان ئەم کاتتان باش. ڤیدیۆی ئەمڕۆ وەڵامی 20 پرسیاری زۆر گرنگە دەربارەی کەنەدا. ئەم 20 پرسیارە پێشتر 1000 جار لە من کراوە و من 1000 جار وەڵامەکانم داوەتەوە. بەڵام حەزم لێبوو لەم ڤیدیۆ بیکەم بە 1001 جار. خەڵکێکی زۆر تازە بینەری ڤیدیۆکان من و تازە ئاشنای کەناڵەکەم بوونە لە یوتیوب، بۆیە حەزم کرد ئەم ڤیدیۆ پێشکەش بێت بۆ بەڕێزانە. بیریشتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەن بۆی ئاگادار بن لە هەموو ڤیدیۆکانی داهاتوو. اینجا با دەست پێ بکەین بە پرسیاری یەکەم کە زۆر دووبارە ئەبێتەوە. ئەویش ئەوەیە باشترین ڕێگە لە ئێستادا بۆ گەشتن بە کەنەدا چییە؟ وەڵام خوێندن. خوێندن باشترین ڕێگەیە لەم بارودۆخەی ئێستادا. پرسیاری دووەم: دەتوانم خۆم و خێزانەکەم بەیەکەوە لە یەک کات تەقدیمی خوێندن بکەین؟ بە ئەگەرێکی زۆرەوە هەردووکتان ڕەفز وەردەگرن، باشتر وایە تەنها کەسێکتان سەرەتا تەقدیم بکات. پرسیاری سێیەم: خۆم بە تەنیا بێم بۆ خوێندن کەی دەتوانم خێزانەکەم ڕابکێشم؟ هەر کاتێک تۆ ساڵێک بەردەوام بووی لە خوێندنەکەت لێرە دەتوانیت تەقدیمی مۆڵەتی کاری کراوە کە پێی دەڵێن ئۆپن وەرک پەرمت تەقدیمی ئەو مۆڵەتە بکەی بۆ خێزانەکەت دەتوانێت بێت لێرە لەگەڵت بمێنێتەوە لەگەڵ منداڵەکانت. لەم ماوەیە خێزانەکەت دەتوانێت کار بکات و تۆ دەتوانیت بخوێنی و هەردووکتان ئیقامەتان نییە، تەنها ڤیزەتان هەیە. تۆ بە ڤیزەی خوێندن، ئەویش بە ڤیزەی کار لە کەنەدایە. پرسیاری چوارەم: منداڵم دەتوانێت بخوێنێت ئەگەر خۆم قوتابی بم؟ بەڵێ دەتوانێت. ئەگەر خێزانەکەت هات بۆ کەنەدا، منداڵەکانت دەتوانن بخوێنن بە خۆڕایی. پرسیاری پێنجەم: کەی ڤیزەی گەشتیاری کەنەدا تەقدیم بکەم؟ ئەم پرسیارە زۆر دووبارە ئەکرێتەوە. ئایا ڤیزەی گەشتیاری کەنەدا کراوە یان نە؟ ڤیزەی گەشتیاری کەنەدا هەموو کات کراوەیە، بەڵام دەبێ بزانیت کەی کاتەکەی گونجاو بۆ تەقدیمکردن یاخود ڕەچاوی بارودۆخی ئێستای کەنەدا بکەیت. لە ئێستادا لەبەر ڤایرۆسی ئۆمیکرۆن کە زۆربەی گەشتەکان ڕاگیراوە بۆ کەنەدا، لە وێبسایتی کەنەدا ئاماژە بۆ کراوە کە دەڵێ ئەگەر تۆ گەشتەکەت زەڕور نییە، گەشتێکی گرنگ نییە، ئەوە باشتر وایە گەشت نەکەیت. ینی unnecessary travels ڕاگیراوە، ینی ئەگەر گەشتەکەت زۆر زەڕور نییە بۆ سەفرە و سیاحەیە، ئەوە باشتر وایە لە ئێستادا تەقدیمی ڤیزەی گەشتیاری نەکەیت. پرسیاری شەشەم: چۆن دەتوانم ئیقامەی کەنەدا وەربگرم دوای خوێندن؟ هەر کاتێک خوێندنەکەت تەواو کرد، ئەگەر دیپلۆما بەیان ماستەر بێت، دەتوانیت تەقدیمی ئیش بکەیت، کارێک بدۆزیتەوە بە شێوەی فول تایم، ئەو کاتە خاوەن کارەکە پشتگیری دەکات، تۆ تەقدیمی ئیقامەکەیت. یعنی ئەتوانم بڵێم 4 ساڵێکی پێ ئەچێ، قوتابی هەبوو بە 4 ساڵ وەریگرتووە، هەیە بە 5 ساڵ وەریگرتووە. پرسیاری حەوتەم: ئەگەر پاسپۆرتی دۆمینیکان وڵاتێکی ترم هەبێت، دەتوانم کە گەشتمە کەنەدا داوای مافی پەنابەری بکەم؟ ئەم پرسیارە زۆر دووبارە ئەبێتەوە. وەڵامەکەی چییە؟ ئەگەر تۆ هەڵگیری دوو پاسپۆرتێکت کڕیوەتەوە لە دۆمینیکان لە وڵاتێکی تر، یەیتە کەنەدا بە ڤیزەی گەشتیاری داوای مافی پەنابەری ئەەکەی. ئەبێ لە مەحکەمە لە کەیسەکەت ئەنووسیتەوە، ئەبێ لە مەحکەمەی کەنەدا بڵێیت و بیستەلمێنی کە تۆ ژیانت لە مەترسیدایە لە عێراق و لە دۆمینیکا، لە هەردوو وڵاتەکە. پێشتر بەس عێراق بوو، ئێستا دۆمینیکاشی هاتەسەر. ئەبێ هەڵگری هەردوو پاسپۆرت ئەبێ و بیستەلمێنێت کە ناتوانێت بگەڕێتەوە دۆمینیکا لەبەرەوەی ئەیکوژن یاخود هەڕەشەی لەسرە، و ناتوانێت بگەڕێتەوە عێراق لەبەر ئەم چەند هۆکارە. وەبسایتی سەرەکی کەنەدا لینکەکەتان بۆ دائەنێم لەژێر ئەم ڤیدیۆیە لە بەشی دیسکریپشن، هەتا ئاماژەی بڕگەکەش کردووە. یا ئەو یاسایانە هەیە، یاسای کەنەدایی کۆچ و کۆچبەران ئاماژەی بە بڕگەکەش کردووە کە ئاماژە بەوە ئەکات هەر کەسێک بێت بە پەنابەر هەڵگری دوو پاسپۆرت بێت چیە بێت. ئەوەیە. و پرسیاری هەشت کە نزیکە لە پرسیاری حەوت: من لە وڵاتی بەریتانیا پەنابەرم، کەیسەکەم یەکلایی نەبۆتەوە، دەتوانم بێمە کەنەدا و داوای مافی پەنابەری بکەم؟ ئەم پرسیارە زۆر دووبارە بێتەوە. دیسان ئێڵەمەوە لینکی سەرچاوی قسەکانم لەژێر ئەم ڤیدیۆ بۆتان داێنم، خۆتان نەتوانن بیخوێنەوە. نووسراوە تۆ ئەگەری هەیە شمولت نەکا کە داوای مافی پەنابەری بکەی ئەگەر خۆت پەنابەر بیت لە وڵاتێکی تر. بزەبت ئاوا نووسراوە و لینکەکەی دائەنێم، ئەتوانن بیخوێنەوە، کاتە بە ئەگەرێکی زۆرەوە ناتوانانی داوای مافی پەنابەری بکەی. پرسیاری نوێم: شاری ڤێرنۆن لە هەرێمی بریتیش کۆلۆمبیا کار ئاسانی دەکات بۆ خەڵکو و ئیقامە دەدەن بە خەڵک، تا چەند ئەمە ڕاستە؟ شاری ڤێرنۆن شوێنی زۆر تازەی لێ دروست دەکرێت ئێستا، سەر بە هەرێمی بریتیش کۆلۆمبیایە. بە هیچ جۆرێک لە هیچ شوێنێکی وەبسایتەکەشتان بۆ دانیم، لە هیچ شوێنێک ئاماژەی بۆ نەکردووە هەر کەسێ ئیقامە وەربگرێ
فەرمونوەرن بۆ ڤێرنۆن بە هیچ ئەو قسانە هەمووی دوورە لە ڕاستیەوە. PMP خۆیان هەیە، PMP ڤێرنۆن هەیە تەنها تایبەتە بۆ شارە و هەروەها پێویستیان تاکە کەس، ئەتوانم بڵم تاکە کەس کە سوود وەربگرێت لە PMP شاری ڤێرنۆن ئەو کەسانەیە کە لە بەشی IT تاویان کردو، ئەزمموی کار خبرەی کاریان هەیە لە IT. ئەگەر تۆ IT تاو کردو ئەتوانی تەقدیمی پایلۆت تەکی هەرێمی برچ کۆلۆمبیا بکەی یاخود تەقدیمی ئیش بکەی لە شاری ڤێرنۆن ئەگەری وەرگرتنت یاخود ئەگەری دۆزینەوەی کار بۆ کەسانی IT تەنها IT ئاسانترە لە خەڵکی تر. جگەلەوە ئەو هەواڵانەی ئەیبیستن لە ڕێگەی کۆمپانیاکان و کۆمپانیای ڤیزە و گەشت و گوزار و ئۆشتانە لە کوردستان هەمووی دوورە لە ڕاستیەوە. شتی وان نییە. پرسیاری دەیەم: دەتوانم کورسی زمانی ئینگلیزی وەربگرم دوای ئەوە داوای مانەوە بکەم یاخود کار بکەم لە کەنەدا؟ هەر کۆرسێک وەری دەگریت، ئەگەر ئینگلیزی بێت یان کۆرسێکی تر بێت بۆ خوێندن دەبێت لە 8 مانگ زیاتر بێت. ئەگەر لە 8 مانگ کەمتر بوو ئەو کۆرسە وەرمەگرە لەبەر ئەوەی ناتوانانی لە کەنەدا بە شێوەیەکی یاسایی بمێنیتەوە، دەبێت کەنەدا بەجێبێڵیت. ئەگەر کۆرسەکەت لە 8 مانگ زیاتر بوو ئەوە دەتوانیت داوای مۆڵەتی مانەوەی دوای خوێندن بکەیت کە پێی دەڵێن پۆست گراجویت وەرک پەرمت، ئەو کاتە دەتوانی بە شێوەیەکی یاسایی لە کەنەدا بمێنیتەوە. پرسیاری 11: ئایا ڕاستە هەرێمی نۆڤا سکۆشیا خەڵک بە ئاسانی وەردەگرێت؟ دیسان یەکێک لەو پرسیارانە. هەرێمی نۆڤا سکۆشیا پرۆگرامی جیاوازی خۆی هەیە، دەبێت ئۆفەری کارت هەبێ بە دوای کارە بگەڕیت لەو هەرێمە. بۆیە ئەو هەواڵانەی کە دەڵێن نۆڤا سکۆشیا ئیقامە دەدات و تۆ بەسناوت بنووسە و فۆرم پڕ بکەرەوە و چاوەڕێ بە ئەو شتانە هەمووی دوورە لە ڕاستیەوە. ئەگەر دەتوێت زانیاری زیاتر لەسەر پرۆگرامەکانی نۆڤا سکۆشیا بزانیت، ئەوە لینکی هەرێمەکە کە لینکی وەبسایتی هەرێمەکە خۆیەتی لەژێر ئەم ڤیدیۆ بۆتان دادەنم، دەتوان خۆتان بیخوێنەوە. پرسیاری 12: دەتوانم بە ڤیزەی خوێندن بێم و داوای مافی پەنابەری بکەم؟ خۆم ڕادەست بکەم و نەخوێنم. بەڵێ دەتوانی، تۆ ئازادی دەتوانی بخوێنی، دەتوانی نەخوێنی، بەڵام ئەو کەسانی خۆیان ڕادەست دەکەن ئەگەر بڕەپارەیەک تیاوە بۆ خوێندنەکەت ئەوە بە ئەگەرێکی زۆرەوە و بڕەپارێت لێ ئەڕوات. پرسیاری 13: بەبێ ئایلتس دەتوانم بخوێنم؟ بەڵێ، ڤیدیۆکەم داناوە دیسان باسی ئەو زانکۆیانە دەکەم کە بەبێ ئایلتس قوتابی وەردەگرن، دەتوانن سێری ئەو ڤیدیۆ بکەن. هەندێک زانکۆ هەیە لە کەنەدا ئەگەر تۆ ئایلتست نییە دەتوانی پشتگیریەک لە زانکۆکەی خۆتەوە بێنی کە تۆ بە ئینگلیزی خوێندوتە و قبوڵت دەکەن. پرسیاری 14: سکۆلەرشپ هەیە بۆ خوێندنی دیپلۆما؟ سکۆلەرشپ هەیە بۆ ماستەر، بۆ دیپلۆما، بۆ هەر خوێندنێک سکۆلەرشپی خۆی هەیە، بەڵام ئامۆژگاریم بۆ ئەو کەسانی کە دەیانەوێت بخوێنن پشت بە سکۆلەرشپ مەبەستە لە بەرەوەی سکۆلەرشپ تەقدیمەکەیت یان ناوتێتەوە یان ناوت نایەتەوە، بۆیە دڵنیانیت ئەبێ پارەی خوێندنی خۆت هەبێت. ئەنج دوای ئەوەی کە وەرگیریت دەتوانی تەقدیمی سکۆلەرشپ بکەی، بەڵام بڵێ پشت بە سکۆلەرشپ ببەستی ئەوە تۆزێک زەحمەتە. پرسیاری 15: هەرزانترین زانکۆ لە کەنەدا کامێ؟ ئەو پرسیارش زۆر دووبارە ئەبێتەوە. دوو هەرزانترین زانکۆ لە کەنەدا بۆ خوێندنی دیپلۆما بۆ خوێندنی ماستەر هەردوو زانکۆکە. زانکۆی مەمۆریال لەگەڵ زانکۆی سەسکەچوان هەردووکیان زۆر هەرزانن بە بەراورد لەگەڵ زانکۆکانی تر و هەردووکیشیان قوتابی وەرەگرن بەبێ ئایلتس ئەگەر خوێندنەکەت بە ئینگلیزی بێت. پرسیاری 16: هەندێک کۆمپانیا لە کوردستان دەڵێن لە ماوەی 45 ڕۆژ ئێمە ڤیزەی گەشتیاری کەنەدات بۆ وەردەگرین بۆ خێزان یاخود بۆ کەسی سنگڵ. ناڵێم ڕاستیان ناڵم ڕاست نییە، بەڵام شتێک ئەتوانن شتێک بکەن لەمە دووە. هەر کۆمپانیایەک هەر قسەیەکی کرد تۆ عەکسەکەی وەرگرە، عەکسەکەی ڕاستە. یعنی ئەگەر وتی ڤیزەی گەشتیاری هەیە و ڤیزەی گەشتیاری نییە. ئەگەر وتی ڤیزەی کارت بۆ وەرەگرم و ڤیزەی کارت بۆ وەرناگرێت. پرسیاری 17: چۆن فۆرمی کەنەدا پڕ بکەمەوە؟ ئەم پرسیارە زۆرەکە حەزم لێ ڕوونکردنەوەی لەسەر بێم. هیچ فۆرمێکی دیاریکراو نییە کە تۆ پڕی بکەیتەوە لە شوێنێک لە وێبسایتێک دانرابێت بۆ ئەوی بگەی بە کەنەدا. ئەبێ خۆتێک لایەکەیتەوە ئایا ڤیزەی خوێندنە، ئایا ڤیزەی گەشتیاریە، ئایا فۆرمی خوێندن پڕەکەیتەوە یان خود فۆرمێکی تر. بۆیە فۆرمێکی دیاریکراو بە شێوەیەکی گشتی فۆرمێکی دیاریکراو نییە کە تۆ بتوانی پڕی بکەیتەوە و ڤیزەی پێوەرگری. پرسیاری 19 و پێشکۆتایی: من بەکەلۆریۆسم هەیە دەتوانم دیپلۆما بخوێنم؟ هاوڕێیان خۆی هەتا ئێستا هیچ ڕێگریەکی هیچ یاسایەک نییە ڕێگریت لێ بکات لە خوێندنی هەر شتێک کە خۆتەتەوە، بەڵام
لەبەر ئەوەی ئەو قوتابیانی کە لە عێراق تەقدیمەکەن بۆ خوێندن هەمووی ڕەفز وەرەگرێت کە لەم حاڵەتانی خوارەوە یەکەم بەشەکەی خۆی بۆ ڕێوە، دووەم خۆی بەکەلۆریۆسی هەیە دیپلۆمای خوێندووە ماستەری نەخوێندووە، یاخود خۆی شتێکی زۆر بەرزی هەیە بڕوانامەیەکی بەرزی هەیە سێرتیفیکەیتی تەقدیم کردووە هەمووی ڕەفزی وەرگرتووە. بۆیە ئەبێ ئێمە ئەمانە لەبەر چاو بگرین وەکو کەیس سێریان بکەین مادەم هەموو کەسێک ڕەفز وەرەگری و لە 99 بڵێم لە 90 بەرەو سەرەوە خەڵکەکە ڕەفز وەرەگرن لەبەر ئەم هۆکارانە باشتر وایە تۆ بەشەکەت بەرزکەیتەوە بۆ ئەوی شکی ئەوەت لێ نەکەن کە تۆ ناگەڕیتەوە کورد. پرسیاری 20 کۆتایی ئەم پرسیارە حەزم لێ وەکو بیرهێنانەوەیەک دیسان وەڵامەکەی وەرگرن. پرسیارەکەش ئەوەیە ئایا ڤیزەی کەنەدا بە گەرەنتی بوونی هەیە؟ هەر کەسێک پێم بڵێت من بە گەرەنتی ڤیزەی کەنەدات بۆ وەرەگرم، ئایا ئەم شتە ڕاستەیان نا؟ بە هیچ جۆرێک ڕاست نییە. ڤیزەی شتێک نییە ناوی گەرەنتی بێت، شتێک نییە ناوی ڤیزەی کەنەدا بە گەرەنتی. هەر کۆمپانیایەک وتی ئێمە ڤیزەی کەنەدات بە گەرەنتی بۆ وەرەگرین ئەوە بزانە لە ئێستاوە ئەو شتە دوورە لە ڕاستی و ساختە و ساختەکاری و تەنها پارەخواجە. ئەمە هەموو ئەو پرسیارانە بوو کە بۆ 1001مین جار وەڵامیایەوە. هەتا ڤیدیۆیەکی تر و هەتا بابەتێکی تر لەسەر کەنەدا منە بێ بڕۆم خواتان لەگەڵ.